نزیکەی مانگێکە بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکانەوە قەیرانی سیاسی لە یاریمی کوردستان پێینایە قۆناغێکی دیکەوە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە ساڵی ڕابردوو لەگەڵ لایەنەکانی دیکە پێکەوە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمیان پێکێنا هێندە لە یەک دوورن کە دەنگۆ و هەواڵەکانی نێوەندگیری و دانوستانیش ڕەت دەکەنەوە. باری سەرنجی ئەوان ئاگادار بووین، ئێمەش باری سەرنجی خۆمانمان بۆ شەرحکردن. گۆڕان هەر گفتوگۆ و دانوستانێکی پەیوەست کردووە بە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی بۆ سەرکارەکانیان. پارتیش بە ڕوونی هەڵوێستی خۆی ڕاگەیاند لەسەر دانوستان و نێوەندگیری لایەنی سێم بۆ کۆبنەوە لەگەڵ گۆڕان و دەڵێت هەڵوێستیان ڕوون و ئاشکرایە. لە ڕاگەیەنراوێکدا مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاند داوای نێوانگیریان لە هیچ کەسایەتی و هیچ لایەنێکی سیاسی ناوخۆیی و دەرەکی نەکردووە و بە پەسەندیشی نازانێت داوای نێوانگیری بکات لەگەڵ بزوتنەوەی گۆڕان. لە بەشێکی دیکەی ڕاگەیەندراوەکەی مەکتەبی سیاسی پارتی داهاتووە ڕووداوەکانی ئەم دوایەی هەرێمی کوردستان لە ئەکامی ڕەفتاری ناشایستە و دژ بە بەرژەوەندیە باڵاکانی نەتەوەیی و دوور لە عورفی سیاسی گۆڕان هاتەکایەوە وەک لە ڕاگەیەنراوەکەدا نووسراوە. مەکتەبی سیاسی پارتی دەڵێت پێویستە سنوورێک بۆ بستنەوەی گۆڕان دابنرێت و وەکەوەی خۆیان دەڵێن بۆ ئەوەی چیتر سواری شەپۆلی هەندێ ناڕەزایەتی و مانگرتنی ڕەوای چین و توێژەکان نەبن و بەلاڕێیاندا نەبن. لەبارەی هەڵوێستی گۆڕانیشەوە لەسەر ڕاگەیەندراوەکەی مەکتەبی سیاسی پارتی محەممەد تۆفیق ڕەحیم و تەبێژی بسوتنەوەی گۆڕان بە ێنارتی ڕاگەیاند ئەوانیش داوای دانیشتنیان نەکردووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و تەبێژی بسوتنەوەی گۆڕان ڕاشی گەیاند تاوەکو وەزیرەکانی گۆڕان نەچنەوە ناو حکوومەت و پەرلەمانی کوردستان نەگەڕێتەوە دۆخی یاسایی خۆی هیچ هەنگاوێکی دیکە نانیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. بە بڕای بەشێک لە چاودێران ئەم دوو هەڵوێستەی پارتی و گۆڕان لە ئێستادا وا دەکات زیاتر ئەم دوو حزبە لە یەکتر دوور بخاتەوە. ئەوە شوا لێکدانەوەی بۆ دەکرێت قەیرانی سیاسی هەرێمی کوردستان هەر بەردەوام دەبێت. هەر لەسەر دۆخی ئێستای هەرێم هیوا میرزا سابیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی لە نامەیەکدا داوا لە بەرزانی دەکات لەبەر ئاڵۆزی وەستیاری بارودۆخی هەرێم بێتە سەرخەت و دەستپێشخەریەک بکات و هەموو دەسەڵات و تواناکانی بخاتە گەڕ بۆ کۆتایی هێنانی ئەم بارودۆخە. ئەندامەکەی مەکتەبی سیاسی یەکگرتوو داواشی لە بەرزانی کردووە بارودۆخی پەرلەمان و حکوومەت بۆ پێش 12 مانگ بگەڕێنێتەوە. لە دوای ڕووداوەکانی دەی ئەم مانگەوە بارزانی کە ویلایەتی سەرۆکایەتەکەی لە 19 ئابەوە کۆتایی هاتووە هیچ پەیامێکی لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان بڵاو نەکردووەتەوە. هونەر ئەحسان NRT